كاك الشر براكوجي خرابة الشر براكوجي خرابة خو مسلوكان ناكوجين كرة فقير تاكوجين أمنوتو تاكوجين وينا هو هي شام سرنا أوان سواري تارين رونا خارج تخلص برا تسيها يا وان تسيها ليرة قبل تمام كردستان وانا بابا بس بثمانينا دزو زردكن دزو زردا وريقرن خلاصيس كيانيا أوي أما كرد ما وقت خوي هم بلاشتو نمازاني عقر ما نبو بدوانا كتير هؤلاء يهموا هستنو دريان كان كردستان وخلاص برا أو ريقريا دريان كان كو صدام يان راونا صدام يان درك باونش دركن لو تباشن ما بس تشي بديك تعاند هرجن هميان أو يدستي لو يبي معاش لي بو وصعي خرافي ده شو ده تجاول صد داوا ذاك والله ما عراق بارا ما نادتي أنتو نفتي نادي إيش باردكم ذاتي بابا يخم لوخم باش يتوسم دوي أو بوا لهيت زمانك بوا بابو كربوا هيش تقني بوا بأخلاقي برا هيزنيو وەکو کوردژی هەموو شەڕێکی ناوخۆین هیچ شەڕێکی ناوخۆ سوود بە کورد ناگەیەنێ غێری دوژمنان نەبێ و پەرلەمانیش هیچ کات بێدەنگ نەبووە بە حەقەت پەرلەمان یاسای بۆ ئەو بوارە داڕشتووە بەڵام ڕەنگە لایەن هەبێ پابەند نەبێ گرفتەکە لەوەیە ڕەنگە نەگەڕێنەوە سەر چاوەی بڕیارەکان بگرە بەڕاگەیاندنەکانیشەوە خۆی گرفتی گەورە لە کوردستان ئەوەیە لایەن هەیە کە لە ناو حکومەتە نەک هەر لایەنێک چەند لایەنێکشن کە پایەکیان لە حکومەتە و پایەکیان لە بڵێن معارەزەیە یعنی ئەمە لە هیچ شوێی دنیا ئەم شتە نەکراوە و ڕێدراو نییە بەڵام ئەم بوارە هەتا ئێستا چارەسەر نەکراوە کە داقی گرتووە بەداخەوە یعنی شتێکە تەنها و تەنها بەرژەوەندی خوازی تایبەتیە بگرێ بەرژەوەندی نەگلایەن بەرژەوەندی شخصیە ئەمانەی کە بەو دوو ڕووی و دوولاییە بڵێن هەڵوێست هەم لە حکومەت هەم لە معارزە یعنی شتێکی بێوەفای و ڕەتکردنەوەی ئەو بەها پیرۆزانەیە کە پەیمانیان داوە بەخوای بەمە ناگری ئەوە لە ساری عەفتەیەکانەوە هەیە هەموو لایەنەکان حیزبیەکان بۆ خۆیان حەزە شەڕی ناوەخۆرەکە مەسلحەتیان وایە ئەدی چێ پارەی پێیەکە ئەو عەزابانەیە خۆ منۆتو نینە خۆ فەقیر نییە پەرلەمان چایەخانەیە مەسلحەتیان لەوێ هەرەوی هەبی کاکە بەتەمای چی هیچ عیلاجی نیە هەرەوی هەبی ئەوە بەم باشە یعنی هەموو حەزبە سیاسیەکان چاویان لەوەی بی یەکدی بگرن نەک لەو زروفە ناسکەی لە یەکدی جودا ببنەوە ئەو دژی ئەوی ڕاوەستی ئەو دژی ئەوی ڕاوەستی ئەوە ئەساسەکەیە میم ئەوەیە یەکگرتوو بن نەک محاولە بکە ئەوە شەڕ لەگە ئەوەی بکە ئەوە شەڕ لەگە ئەوەی بکە لەولایە دوژمن شەڕت لەگەر بکە بڵێ نەڕێدا عەز دوژمنی ملەتی کوردە ئەوڕۆ و دووەدا دوژمنی هەموو عێراقە بەس دوژمنی ملەتی کوردە بە تایبەت هەموو دار و بەرد و دنیا ئەوڕۆ دوژمنی کوردە ئەگەر بێت و ملەتی کورد لە ناوە خۆی بە تەواوەتی یەکدی بگری باوەڕ ناکەم یعنی کورد بە حیاتیش کستی بینی هیچ دژە کوردەکیش بە کوردەکەی بڵێن دژە کوردەك ناتوانی سەیتەرە لەسەر کوردی بکە بەس ئەگەر لێک دوودا ببنەوە و شەڕی ناوخۆ دروستکەن لەسەر کەم تشتێکی ئەو لەوەی قایل نەبی ئەو لەوەی قایل نەبی ملەتی کورد دەتاوێتەوە بەڕاستی وڵی پەرلەمانی عێراقیان ئی کوردستان وڵی پەرلەمان دەبی هەوڵ بدا ئەگەر دوو حەزبیش لە ناوخۆ ناکۆچێک تشتێک پەیدابی لە سەرۆک پەرلەمانی بگرە هەتا خوارێت دەبی محاوەلەی ئەوەی بکەن بە جددیش بە تایبەت ئەندام پەرلەمانەکانی سەر بە حیزبە سیاسیەکانی کوردستانن دەبی چاویان لەوەی بی یەکدی بگەینە یەک دوو قسەی مەسلحەت لە بەینیان بکەن پەرلەمان دەبی دەورێکی زۆر گرنگ ببینێ لەو مۆزوعیدا وەڵی ڕاستیت پێ بڵێم ئێستا لە ماڵێکی باوکێک لەگەر کوڕەکانی خۆشی دابنیشی
طبعا ئەوە دەڵێ وڵا ئەم لەوەی ڕازینیمە ئەو دەڵێ ئەم لەوەی ڕازینیمە ئەوی دەڵێ من لەوەی ڕازینیمە دەبی ئەو باوکەش محاولە بکە کە ئەوەی خۆی عائیلەکەی خۆی هەموو یعنی چاوی لە هەمویان بی ئەوانیش دەبێت چاویان لە بابیان بیان لە برا گەورەیان بی دەبی چاویان لە یەکدی بی و هەڵوێستیشان محاولە بکەن بکەنە یەک